بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئینزار دەداتە ئافرەتان دەفەرمێ أيما امرأة سألت زوجها طلاقا من غير بأس فحرام عليها رائحة الجنة حديث صحيح رواه أحمد وصححه الألباني في صحيح الجامع هەر ژنێک بەبێ بەهانەیەکی ڕەوا هەر لەسەر هەڵچوونێکی کاتی یەخەی پیاوەکەی گرت و وتی دەبێ ئیلا تەلاقم دەی ئەبێ ئیلا جیاب بینەوە من بەڵام سەیکەم من غەیری بەئسین هیچی وا نەبووە هەر سوئی تەفاهومەیە قسەیەک لە ژیانە هەر دەکرێت لە بەینی ژن و مێردا تۆزە کابرا تووڕە بۆ دوای پەشیمانە ئەم ژنەوەتی تەواو ئەو قسەیە نابێ کۆتایی پێبێ هەتا محکەمە لێ دەگرم و تا خۆم بە تەلاقدان نەدەموازنایەنم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی مادام من غەیری بەئسینە هیچ شتەکە بای ئەوەندە نەبوو ئەم ژنەوای لێ کرد ئەم خێزانەی هەڵوەشان ئەو منداڵانەی سەرگەردانکردن ئەو پیاوە داماوەی شەو ڕۆژ خستە خەم و فرمێسکەوە ماوەکەی وێران کرد فحرام عليها رائحة الجنة حرام بۆنی بەهەشتی بۆ ناچێ بۆنەکەشی بۆ ناچێ هەنا بەخوا هەموو کردەوەکانی زەڵبی سفر بوونەوە چونکە کۆشکی خێزانێکی هەڵوەشاند من غەیری بەئسین پێویستی نەدەکرد دەی تۆزێ لێبوردەی تۆزە دڵی گەورە ئەو هەموو سیفاتە چاکەی ئەو پیاوە حد بە یەک قسە هەموو دوێران کرد ئەوە لێبوردەتر بی فحرام عليها رائحة الجنة